سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشەیەکی زۆری کاسبکارانی نێو پارێزگاکانی هەرێمی کوردستان ژمارەیەک کاسبکار کە خاوەن پاسن نوێنەراتی زیاتر لە 500 خاوەن پاس دەکەن دەڵێن لەوەتەی کۆرۆنە سەری هەڵداوە کەسابەتیمان نەماوە بابزانی زیانەکانی ئەوان چییە؟ ئەو بڕیارەی وەزارتی ناوخۆ وەزارتی تەندروستی لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تاکەی بەردەوام دەبێت ئەرێ مەحقولە ئەو هەموو خەڵکە خاوەن پاسن تا ڕۆژگارێکی نادیار هەر بێکار بن کاکە سڵاوتان لێبێت پێم بڵێ چەند کەسن ئێوە کە و کەسابەت ئێمە وەکو پاسەکانی هەولێر بەس سنووری پارێزگای هەولێر نزیکەی 500 پاس هەر پاسێک تعبیر لە 3 عائلەی دەکە لە 4 عائلەی دەکە ئێمە مەجموعەی خەڵکمان هەیە کرێچیە مەجموعە خەڵکمان ئێستا ساعات پاسەکەی ڕاگرتیە دەچی عملاتی دەکا باشە چەندەوی بێ بێکارن ئێمە لە مانجی سێوە بێکاری لە مانجی سێوە بێکاری کاکە گیان خۆی ئێمە ناتوانین لەسەر تەلەڤیزۆن بڵێن کۆرۆنە نییە هەموو کەس دەزانی ئەو پەتایە هاتووە بەڵام ئەمە مەجموعە کەسەچین لە پارێزگاری هەولێر بەڕاستی بێکارماینەوە نزیکەی 600 پاسە لە پارێزە تەنها ئێمە باجەکەمانداوە بەس ئێوەیە بەڵێ بەس ئێمە باشە بەس بۆکو بەس ئێمە ناوە بەس ئێستا سبەینێ ڕێگا بدرێت گەشتیار هەیە بێتە بەڵێ هەیە 100 هەیە چۆن گەشتیار دەزانن تەلەفۆن دەکەن بەڵێ ئێستا ڕۆژانە لە مەتاری هەولێر دێ و ڕێگا نادەم بڕۆنە شوێنە گەشتیارەکان یعنی ئێستاش خەڵک بەڵێ ئێستا مەتاری هەولێر گروپی گەشتیاری هاتووە لە ناو هەولێر لێ ناگەڕم بڕاتە شوێنەگە گەشتیار بابێتن گەشتیار دێ خۆ ناچی ناومارەکان بگەڕێ دێ هوتێلەکەی دەکا و شوێنە گەشتیارەوە کە خۆتان دەڵێن 6 مانگە بێکاری خەڵکتان هەبووە زەرەری کردبێ پاسەکەی فرۆشت بێت نەک خەڵکمان هەیە کاک کامەن عەفو و بزانە من بە ناوی سەعاب شەریکانی شوە ئێمە سەعاب شەریکەمان هەیە بەڵێ شەریکەی گەشتیاری شەریکەی نەقڵمان هەیە مانگانە کرێ شوێنەکەی لەسرە من ئاگادارم مانجانە 12 وەرەقا کرێ شوێنەکەیتی ساڵانە دەبی باجی دەرامەت بدا و 6 مان شێ لە ماڵەوە پاسەکە خەوت وەکو کاک شێرکۆ باسی کرد چەندان کەسمان هەیە پاسەکانی لە ماڵەوەستان دووە دەڕوا کریکاری دەکە کریکارشی دەست ناکەوی یعنی بەڕاستی ئێمە لەو ڕێنمایە دەرناچووی باشە پێم بڵێ تۆ دەڵێ کاکی برا دەڵێ خەڵکێک زەرەری کرد خەڵک زۆر هەیە زەرەری کردی هەمومان دەزانی سایق پاسی سیارەی فرۆشتە لە بێپارەیان فرۆشتیتی فرۆشتیتی هەموو شارین هەموو دەزانن کاکە باشە چیتان دەوێت ئەوە چیتان دەوێت ئێستا کرێچیە کرێچیە مانجی 300 نای دەخەوە 6 ماگە پارەشی پاکە باشە بەس سایق پاس زەرەری کردووە لە بڕیارەکان ناوەڵە هەموو عالم زەرێکە ساعە فندقە زەرەر دەکا ساعە مەطعەمە زەرەر دەکا ساعە تەکسیە زەرەر دەکا عالەمە 6 ماگە باشە چ گرنتی هەیە سبەینە ڕێگا بە ئێوە بدرێ ئێوە سەرنشینەکانتان ئەوانەی کە دەینن لە چێ دەین لە بەغدا باشە پابندی ڕێنمایی تەندروستی بندەمامک ببەستە خۆی پابند بوون هەمووی کابرای کە دێتنیش وەکی من و لە خۆی دەترسێ و عیلی هەیە پابند دەبی بەس ئێستا لە بۆ حکوومەتیمان لە کۆنتترۆلی کەرنتین چوتە دەرە فەرم و معلەکەی من 3000 کەس 2000 کەس گرتیتی لە گەڕەکەی خۆم بە بەڵگە هەیتم هیچ گەڕەکەک نییە لە 1000 نەفەر زیاتر گرتبی کەواتە کار لە کار ترازاوە کەرنتینی دو کابرایەکەم بەس کێشەکە چێ ئەو ڕۆخۆ پاراستنا ئەمن نەکو ساعب کۆمپانیای شەریک زۆر زەرمە بدەم ماجی 20 وەرەقەی جارم هەیە مانجی 20 ساعقم هەیە نازم چیان لێ بکەم 20 سایق لای تۆیە 20 ساعقیش دەکە نازم چیان لێ بکەم شەمەزاری ساعقانی خۆم بوومە یعنی موچیان دەدەیت موچە نیتم بێ بچ بیان دەمێ نیتم ئیجاری شەریکەم هەموو ساعب بیناوە داوای پارە بدەم زەرەرت چەندەمانگانە بە خودای زەرەری 10 دەفتەریشم لێکەتی لەوە والله زەری دەفتەر لێکەتی لەوە 10 دەفتەر زەرەری والله لە پێنا ئەو بڕیارەی ئێستا سلێمانی کێشەی نمایە پاس وەگەوە دەچێت ئێستا پاسی دوور لە بەغاباری کرد بۆ سلێمانی باشە ینی بەڕاستی زۆر پرسیاری کاسبکارانی هەولێرە پرسیاری کاسبکارانی دۆهۆکە کۆرۆنا هیچ جیاوازیەک نییە لە نێوان پارێزگاکان بۆچی دەکرێت لە سلێمانی کۆمەڵە بڕیارێک دەربچێ لە دۆ کۆمەڵە بڕیارێک لە هەولێر کۆمەڵە بڕیارێک ئەمانە کاسبکارن 6 مانگ بێکاری 6 مانگ لەوەی کامە 20 شۆفێر لە لای ئیش دەکا 20 سایق هەرێکی مانجی چەندی وەردەگری مانجی 500 10 دەفتەر زەرەری کردووە چێ ئەو زەرەرەی دەداتەوە ئەوان دەڵێن ڕێگاکە بکرێتەوە ئەگەر ڕێگاکە بکرێتەوە کێشتان نامێت ئەگەر ڕێگا بێتەوە کێشەمان ناوی کێشتان دەمینێتەوە
تارك ديت ساسات كاستدايا لو ممنوعني کەوای دەبێت بۆ بڕیارەدا بچێتەوە بۆ بڕیار دەبێت کا کامرە ئەگە بێ ئەوڕۆ گەشتیاری سێتەرەکەم لۆ بکاتەوە ئەم زمانی وی دەکەم ڕۆژانە 100 پاسی لە داخلەکەم 100 پاس دەکات 5,000 کەس 5,000 کەس بێتەوە هەولێری ئەگەیەشی 200 دلاری سەرفکە دەکات دەفتەر دۆ باشە ئەمە یەک لە شۆفێرانە دەڵێ من گەرنتی دەدەم چکاوانە هەموو کاسبکارن پەیوەندیان لەگەڵ کەرتی گەشتیاریە 5,000 کەس ئەگەر یەکی 200 دلار لە بازاری هەولێرێ سرف بکەن حەلاقەکە ئیشی دەبێت ئەو کابرای پەنیرفرۆش ئیشی دەبێت ماستفرۆش ئیشی دەبێت هۆتێل ئیشی دەبێت چێشخانەکان ئیشی دەبێت باشە ئێستا ئێوە چیتان دەبێت وڵی کاکامان ئەمە دەمانێت ئیشەکەمان لۆ بکاتەوە بەڕاستی ئێستا ئەوەی لێرکوانێت تەحەدا دەکەم ئەگەر هیچی قەردار نەبی 3 ملیۆن قەردار بیتەوە ئەوەی زۆر مەصرفی قەرزارن هەمووی قەرزاری لەسەر قەرز دەڕۆن لەسەر قەرز وڵی وەردەگرم و سرف دەکەم کە ئەمن مەصرفی شمنی ئەوەندە لەمارێ داواکاریەکەتان بۆ دەتانەوێت چی بکرێت داوا لە وەزیری دەکەین وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی سەرۆکی حکوومەت یعنی بەڕاستی هەمومان کاسبکارین عایلێکی زۆر لەسە ئەو کەرت و گەشتوری زارێ دەژێ بەڕاستی حەزمان لێلومان بکرێتەوە ئەمە مۆسمی ما هەتا یەکی دەیە یەک مانگونیمە کاکە بەس دەمانێت ئەو مانگونی ئیش پێ قەردەکان بدەینەوە هیچ کەنا نامانێت لە بەرخۆ ئەمە کۆمەڵە کاسبکارن ڕووی داواکاریان دەخەنە بەردەم حکوومەت هەموو ئەو بەرپرسانەی کە پەیوەندیدارن بە بڕیارێک کە دادەنیشن لەسەر مێز بڕیارێک دەردەکەن ئەوان دەڵێن لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیانە بەڵام ئەوانە هەمویان دەڵێن ئێمە ئازارمانەیە قەرزاری کەسابەتیمان پێ ناکرێت کۆرۆنەش ڕۆژ بە ڕۆژ زیاتر بڵاو دەبێتەوە دەڵێن باشتر وایە نەفەسێک وەربگرین بڕیارێک دەربکرێ دوای 6 مانگ جارێکی دیکە دەست بەکار و کەسابەتی خۆیان بکەنەوە چونکە وەکو خۆیان دەڵێن مانگ و نیوێکیان ماوە. ئەم پاسەی ئێستا دەبینین وەکو خاوەن پاسەکە باسی لێوە دەکات زیاتر لە 6 مانگە یەک سەرنشینی لە بەغداوە نەهێناوەتە هەرێمی کوردستان نەهێناوەتە هەولێر کاری ئەو پێشتر پێشەوەی کۆرۆنا هەبێت خەڵکێکی زۆری گەشتیار دەهات ئەویش بە شێوەیەک لە شێوەکان بژێوی ژیانی ماڵ و منداڵ و کەسوکاری خۆی ئەوانەی کە لەگەڵی کار دەکەن دابینی دەکرد ئەوان دەڵێن ینی هیچ کێشێک نییە چارەسەری نەبی تەنیا بیرکردنەوەی پێویستە و لێکۆڵینەوەی پێویستە دەتوانن چارەسەرێک بۆ بێکاری ئەوان بدۆزنەوە لەوەی کە خۆیان دەڵێن چارەسەرمانەیە کاکی من تۆ ماندوو نەبیت دەڵێ ئێمە چارەسەرمانەیە بۆ حکوومەت پێشنیاز دەکەین لەوەی کە گۆڕانکاری لە بڕیارێک پێشی بە خێراتتان دەکەم ئەمە بەڕاستی ئەم کابینەیە ئەم کابینەکەەوە بوو کە دەرفەتی کار زیاد بکاتن خەڵکی بێکار نەمینێتن بێگومان حکوومەت ئیشی لەسەرەوە دەرفەتی کار دروستکە بەڵام ئەم ئێمە وەکو ینی چینی کاسبکار بە تایبەتی شۆفێری پاسەکان بەوەی کۆرۆنا 6 مانگە کاکامرە 6 مانگە نەفەر سوار نەبوو لەم سیارەیە 6 مانگە بەڵێ دینارمان ئیش پێ نەکردێن نەفرێک سوار نەبوو جگە ئێستا ئەمڕۆکە جەنابەت سەرکەوتووی نەفەر سواری ئەم سیارەی نەبوو 6 مانگە وەستاوە بەڵێ چارەسەر بەڕای تۆ چی دەبێت بەڵێ چاوان دەڵێن کاکەەوە ناو پاسە شوێنی داخرا و کۆرۆنە تووشی بەڵێ بە تاکید ڕاستدا بەڵام شوێنەکانی تر ناو بازار کراوەتەوە هەیە بۆ نمونە چایخانەیە بازارەکان خەڵەباڵغی وەکو ناو پاسکەش خەڵەباڵغ نییە لە عینەکات ئەم پاسەیە 55 نەفر دەگرێت کاکە باڕێگە بە 25 نەفر سە دەکەین کەمی دەکەینەوە بەڵێ وەکو فڕۆکە فڕۆکە بڕیارەیە کە کەم ئێوەش دەتوانن ئێمەش دەتوانین فڕۆکە لە ئاسمانەوەش لە عردی عینە کوشینە و مەقادا و سەلامەتریشە طبعا سەلامەتترە بەڵێ پەنجەرەیەک بکەیتەوە پەنجەرەیەک دەکرێتەوە ینی هەوا گۆرچێ دەبێت دەتوانێت لە 2 ساعت ڕابگری کەوایە دەتوانن بڕیار بدەن سەلامەتی تەندروستی بە پاسەکان جێبەجێ کار نەبێت بەڵێ طبعا کاکامەران هەموو شتێک حەلی هەیە ڕێگە چارەی هەیە بەڵام بێکاری ناکرێتن هەموو ساحب عایلێنە ساحب منداڵین ساحب ینی هەر پاسێک 2 عایلە 3 عایلە سەرە خناکرێ مە 6 مانگە دینارمە ئیش نەکردیان نەفەر سوارێن پاسەی نەبووە لە بابڕک ئەو 2 مانگمان مایە با لە خۆمانە سەفرەکەی بکەین کاکە 50 نەفەری بار ناکەین 25 نەفەری بار دەکەین بێیشین وەڵڵا هەموو بێیشین بێکارین وەڵڵا یعنی بگرین داوا لە حکومەت دەکەین کاکە چاوەش بەو عالەمەیدا ئەوە بکە لە ڕێی ئەو خوایە
پێم بڵێ چەند جۆرە ئۆتۆمبیل هەیە کات چۆ بکەنە نێوان هەولێر و پارێزگاکان وڵا لێرکوانە گەلک زۆر هەیە لێرە سلێمانیمان هەیە کەرکووکمان هەیە بەغدامان هەیە کفریمان هەیە کەلارمان هەیە خانەقینی هەموو لێرکوانەیە ئێستا چی وەستاوە چی نەوەستاوە گشتی وەستاوەستا هەمووی وەستاوە هەمیان وەستان باشە چەند کەس ئێستا بێکار وڵی لەو گەرازە نێزیی ئەگەر لێکی دێو نێزی 2000 عیلە بێکارە 2000 بەڵێ هەر هەمویە باشە بەڵام من هەر ئۆتۆمبیل دەبینم هات چۆن نەبی چۆن نەبی ئەو چ دەکەن لە ماڵەوە چ دەکەی درت دەتەقی دێ لێرکوانت تاقیبی هەواڵە چ خۆش دەکەێت تا بزانین ڕێ دەبتەوە یاننا نەمەعمیلمان هەیە تەلەفۆنمان لۆ دەکەن دێن دەبڕۆ گەراج بزانە گەڕێ هەبی دێین باشە کاکە پێم بڵێ ئێوە سندیکاتان هەیە نوێنەرتان نییە دەنجی پێدەدان سندیکاتان هەیە کەسێک لێرکوانە مافی ئێوە دەپارێزی بۆچی نوێنەری سندیکا لەگەڵ حکوومەت قسە ناکە بەرپرسانی ئیدارەی کۆرۆنە قسە ناکە بڵێ کاکە ئەوە 6 مانگە خەڵکێک بێکارە بۆ تاکەی تازە پەیوەندیان پێوە کرد چێ پەیوەندی بڵام مەسول خەتی یعنی سندیکا پەیوەندی پەیوەندی پێوە کرد گوتی هیچ ئەوەیەکمان نیە داوامی ڕسمیمان نیە و پەیوەندی بەمە ئێمەوە نیە یعنی سندیکا خۆی بێبەری دەکەن بێبەری دەکە کەسێک نییە مافکان داوا چێت مافەکە لای چێبێت باشە بەڵام پێم بڵێ ئێستا چی بکرێ باشە بۆ ئێوە یعنی ئەو زەرەر و زیانانەی کە خۆتان باسیەوە دەکەن ئەو برادەرێ دەڵێ 2000 کەس خێزان بێکار بووە ئێستا ئەگەر ڕێگاکە بکرێتەوە کێشەکە چارەسەر دەبی بێگومان چارەسەر بەڵام ترسە لە کۆڕۆنە نابی ینی دەڵێنە نێو ئۆتۆمبیل خەڵکی بێگانە دەخۆل لە دنیا و لە دنیا کۆرۆنا هەیە هەموو بە پێی ڕێنمایەکانە هەر کەس ئیلتیزاماتێکی خۆی بکاتن و تەواو خواهد ئەبێت دەستەوەشن و دانجێ باشە ئێوە چ دەکەن لێرکوانە لە کاکە من هاتیمە گوتم سمزان خەتی کەرک و کرایتەوە ئەیش گوتی کرایتەوە مشکلی نیەوە لەوت پێنج شەمەوە کرایت تۆ دەتەوێت بچێ کەرکوو بەڵێ پێشتر هات چۆن نەبوو پێشترین نان نەبووە باشە ئەوەش گرفت بوو کە هات چۆن نەبوو تەمانی دوکو گرفتنی هەرەوەڵەوە گرفتە ینی خێشتێک لە کەرکوو نەیدەتوانی نەیدەتوانی ئێستاش دەرێ کرایتەوە مشکلی نییە و گوتم ئەکید ئەو ڕۆبڕۆن گوتی هیچ مشکلت نییە باشە ئەم ڕێنمایانەی کە بۆ ئەوەیە کۆرۆنە تەشەنە نەکە پێت وایە چەند دەست وای کردووە کۆرۆنە تەشەنە نەکە والله سەرکەوتوو بۆ بڕیارەکە بەخوای حتى حدەچی باش بووە یان هەروە ببینی هات چۆن نەبی بەخوای هاتوو هەوی باشترە بەڕاستی تەبش ئەو مەشانە پێشترەوانە دەهات هەموو سەفرە و سیاحە خەڵک دەهات بەزی ئێستا دەبینی کابراایەک ناتن سەفرەی بکە سیاحەج بکە ینی بە هاتو چۆ کۆرۆنە کۆنتترۆل ناکە بە قورعان ئەوە دەکەتەوە سە حکوومەت تۆ کەسی خەڵکی کەرکووکی نان خەڵکی هەولێر خەڵکی هەولێر هات چۆن لاکە لە کەرکووکە ئەوانەی هات چۆ دەکەن چێنە ینی گەر گەشتیارە یان خەڵکێکی کەسابەتیش بکە بەڕێزم ئێستا بۆ منە هاتچۆ نێوان پارێزگایەکان نێوان پارێزگایەکانی باشووری عێراق گام گەشتیارە هاتچووەکە هەمووانێک کە ئیش و کار وستە داوامیان هەیە تو پێویستە ڕێگایەکان بکرێتەوە ژان ئاسایی بکرێتەوە ینی کاتیەوە هاتووە ینی کاتیەوە هاتو بە پێ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ژان ئاسایی بکرێت و پێویستی ئینسان تاکپارێزی بکە خۆ پارێزی بەڵێ خۆ پارێزی لە هەموو شتێک چارەسەر بێگومان چکە ئێستا ڤایرۆسێک بە هەموو دنیای بەڵاو بێتەوە تۆ ناتوانێت بە ڕێگەت ینی نهێڵی ڤایرۆس زیاتر بەڵاو بێتەوە بەڵام ئەوان دەڵێن ئەگەر لە بەغداش بێ لە شوێنی تریش بێ ئەوە ڕێژەکە زیاتر دەبێت بەڵێ ئێستا ڕێگاژ نییە ڕێژانە 400 کە توش پارێکی کۆرۆنا دەبێت ینی کەوایە ئەو ڕێکارانە تەسیر ناکە لە بێگومان تەسیر ناکە کۆرۆنەیشی خۆی دەکات بێگومان تو کۆرۆنا ئیش دەکات بێگومان باشترین ڕێگەچارەوەی تۆ تاکپارێزی بکەیت خۆمان بپارێز خۆمان بپارێز و ژیان ئاسایی بکرێتەوە بەڕاستی بەدەر لە شۆفێرەکان کاکە خەڵکی کەش زەرەری کردووە چێ ناو خەڵکان ئەوە خاوەن گەراجی یەکێک لە گەراجەکانی هەولێر کە پاسەکان لی دەوەستی تەکسیەکان لی دەوەستی دەڵێ زەرەرم زۆرە کاکە وەرە دەردی خۆمت بۆ باسکەم کێشەکەت چ بوو کێژەکەمانەوەی ئەمە ساڵانەوە گەراجەمان گرتەوە بە 741 ملیۆنی و پارەکە 1 میلیۆن دینار 41 میلیۆن دینار 741 میلیۆن بە زیادەی گرتیمانەوە بە ئاشکرا بەڵام لە سێزدەی سێەوە تاکو ئێستاکان نەکە ساتێ لەمەی پێچایتەوە نەکەس لە سایەکان پێچایتەوە نزیکەی 2224 سایق لێرکانە کار دەکات بەڵام سیارە هەیە دوو عایلەی لەسەرە جگە لەمەش ئەمە زیاتر لە 25 حەمەلەمان هەبوو لێرکانە کرێکارمان هەبوو ئەوانشمان هەموو ڕوانیمارێ کردەوە ئێستا بەخۆم و شریکەکەم لێرکانێنەوە باشە پێم بڵێ لە هەر مانگێک لە هەر چەندان سەرەرە لە هەر ڕۆژێک ئەمە 2,250,000 زەرەرە هەر ڕۆژ هەر ڕۆژێک 2,250,000 ئەوش ڕقموان ناو سارەیە لۆتان دەینم هەتا ڕۆژی یەکشەمی ڕابردوو چیمە کن جەنابی پارێزگای هەولێر
گوتی انشاءڵە تەسیل ئەمرەکتان لۆ دەکەن هەم لە ڕێگایەکە و هەم لە تعویزمان بکرێتەوە بەڵام هەتا ئێستاکە ئەمە هیچ شتێکمان لە حکوومەتی وەرنەگرتیا سایق تەکسی چی هەیە واردات سایق تەکسی چیە خۆی سوکانەکەیتی ڕۆژانەم گەشتیار دەهات ئەگە دەرگا بکرابەوە هەموو عالمیشی خۆ دەبووە دەبەوە 12,000 فۆرم پڕکرابەوە باشە ئێستا دەرفەت هەیە ئەگەر میسالەن بڕیار بدەیت دەرفەت هەیە گەشتیار بێیان کار هێشتاش ماوە هێشتاش دەرفەت ئێستاکە ئەمە زمانەتی وای دەدەم ئەگەر هەموو ڕۆژەم ڕۆژێت 10,000 گەشتیار ڕووی لە هەولێرێ نەکرد و بژانەوەی تەواوش بە زەمان ژەو قسەی دەکەم و لە قسەکانی خۆشم چکە ڕۆژانە ئەمە پێیجمان هەیە ئیساقەکان گروپمان هەیە خەڵک تەلەفۆنمان لۆ دەکاتن معقولیش نییە بە تیاری خەرک دەگاتە هەولێرەکە بەڵام لەگەڵ سایق تەکسیی نەتان بێت هەولێرەکە باشە چیتان دەوێت ئێوە ئێمە ئەوەمان دەوێتن کار ئاسانیمان لۆکرێت تەسیل ئەممانڕۆکردن ئەمەش دەیکەنە خۆپارێزی تاکە کەسی خۆپارێزی تاکەکەس خۆپارێز تا کەسی پێشان ئەو سیارانە سزا بدرێت هەژ نەفەری بار دەکرد ئێستا ئەمە بەخۆمان بە خۆمان کردیتمانە 5 نەفەر و نفسی سعر و نفسی ئەوەش برێن ئەم لە ژۆر دەگرین بەڵام کردمانە 5 نەفەر تەکسی ئۆبامەمان هەبوو زەردەکان ئەوانە ئێستا کە حتا لە سێتر دەریانگۆ خەتی سۆرن ئێکاکە باشە لۆ ساق تڕێ لە دێتن خەتی سۆر نییە لۆ ئیمە خەتی سۆرە وەکو خەڵکێکی زۆر باسی لێوە دەکات دەڵێ ئیتر کار لە کار ترازاوە ئەو ڕێنمایەنەی کە ئێستا باسی لێوە دەکرێت بۆ ڕێگاگرتن لە تەشەنەکردنی کۆڕۆنا فایدەی نییە ئەوەی تاکە چارەسەر بێت کە خۆمان بپارێزین ئەو دەمامکەیە ئەو ڕێنمایانە لە پێناو چییە دکتۆرە؟ بەڵێ بەخێر بێن ئەکید من لەگەڵ ئەو خەڵکێمە کار لە کار نەترازایە بەس گرنگترین خۆپارێزی کەسیە ینی گرنگترین ڕێکارە ئەگەر خەڵک پابند بێت لە زۆربەی زۆری شوێنەکان خەڵک لۆیە مەسەلەن احتیمالۆکو مەڕێکاری تون نەبێ یان هاتوو چێنەوەی پەرێزگاکان و هەندێک شوێنە گشتەکان نەکراینەوە لەبەرەوە لە شوێنی تر ینی بە شێوەیەکی گشتی کە باست کرد ماسک لەبەرکەن دووریتان مەترونی و 2 مەتر بێ دەست شوشتن بە پێی پێویست بڕۆ دەرەوە ئەگە پێویست ناکە مەچۆ شوێنی قەڵەباڵغ خەڵک پابند دەبێ ئەگە خەڵکی مەش ئەوها پابند بێ بە شێوەیەکی گشتی کەواتە ئەمە پێویستمان با ڕێکاری زۆرتون نابیت و دەتوانین ژیان هەر بەرەو 100% ئاسایینە بەڵام دەتوانین ژیان وا لێ بکەنەوە هەر دەبی ژیان بەردەوام بیت بەڵام بە شێوەیەکی ئاساییتر بەدەوام بیت باشە ئێستا ئەگەر تەمەشای دنیا بکەین تا ڕادەیە کرانەوە هەیە لە وڵاتانی دراوسێ لە وڵاتانی دەرەوە ینی ڕێکارەکان ئاسانکاری بۆ دەکەن 6 مان خەڵکێکەیە بێکارە 6 مان خەڵکێکەیە لە ڕێی بڕیارەکان لژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنە لە ڕێی ئەو ڕێنمایانەوە کەسابەتیان نییە ئێوە بە نیازی چین هەر تون دەکەن یان حیسابی جیرفانی خەڵکیش دەکەن 6 مانگە دینارێکی کار نەگرت ئەکیت حکوومەت و وەزارەتی تەندروستی هەموو ئاگادارە لە ڕەوشی ئابووری و گیرفانی خەڵک بەڵام ئەمە لەژنەی باڵا و ژوورەکانی ئۆپەرسیۆن کە بڕیاری پێویست دەدەن لە سەر هەر ڕێکارێک لە بەرژەوەندی گشتی خەڵک بەڕاستی تەندروستی خەڵک تەندروستی گشتی لە پێشەوەی هەمویە ئەمە ئەو ڕێکارانەی وەردەگیرێن ئەمە زیاتر لە خەڵک حەزمان لە ڕێکارەکان تون نەبیتن ژیان بەرەو ئاسایی بڕاتن بەڵام دایمان دەسەڵات درایتە ئۆپەرسیۆنی پارێزگاکان کە بە پێی تایبەتمەندی و بە پێی ڕەوشی پەتای ئەو پارێزگایە ڕێکارەکان وەربگیرن یعنی هەر محاولەمان کردێت تۆزەی ڕەوشی پەتایەکە و ڕەشەکە باشتر بێ بەڵام ژیان بگەڕێتەوە یاسایی بەڵام شوێنێکشەکان بکرێنەوە دەستەڵات دەڕێی لە ژووری ئۆپراسیۆنی پارێزگاکانە با بزانین ئومێت هەیە کرانەوەیەک بی بەخوا خەڵک هەیە دەرێ خەریکە بگریم چونکە داهاتم نییە ماڵ و منداڵم لەسرە ئەکیت وەکو گوتم ئەمە ژوورەکانی ئۆپەرسیۆنیش کە تەندروستی تێدایە بە پێی هەڵسەنگاندنی ڕەوشی ئێستا ئەنی ئێستاما زیاتر وەکو ئێوە ڕۆژانە بڵێن چاودێری ڕەوشەکە دەکەین چاودێری ژمارەکان دەکەین چاودێری ئەگەر بێت و خەڵک بە شێوەیەکی گشتی خۆی پابندی بە خۆپارێزی کەسی وامان لێ دەکا بەڕاستی چکە توت پێشببینی ناکرێ ئەو پەتایە وەکو دەبینێ لە شاری سلێمانی کەم بۆ ئێستا دیسان بەرەو زیاتر دەڕوا لە دهۆک هیچی نەبوو لە ناکاو زیادی کرد ئەوە هەمووی لە چیەوە دێتن بەڕاستی بەرکەوتنە ئەمە هەر ڕێکارێک هیوامان هەبی بۆ داهاتوو خەڵک چاوەڕێی ئەو وڵامە دەکات ئەکیت هیوامان هەبی بەڵام ئەمە هەر ڕێکارێک بگرنی نەبەر بەس بۆ کەمکردنەوەی بەرکەوتەیە ئەگەر ئەمە بتوانین ئەو بەرکەوتەوە هەرێکە خۆی کەمی بکاتەوە بە پێی پێویست
بچێتە شوێنان قەلەباڵغی دروست نەکات دەتوانین ئەو ڕێکارانەش ئەکید کەم ئاسانتر بکەین و بەدڵنیایی ئەمە بەردەوام دیڕاستەی وەزعەکە دەکەین و بە پێی هەڵسانگاندنی دۆخەکە ئەمە ڕێکارەکان دەگۆڕین و ڕێکارەکان بەرەو ئاسایی وەبوون دەبین. ئێمە دەزانین کوردستان بە قەیرانێک وە جیهانش بە قەیرانێکی گەورە تێپەڕ دەبێت مەسەلەی کۆڕۆنای دابەزینی نرخی نەوتە کۆمەڵێک کێشە و گرفتی دیکە هەن سەبارەت بە ئاساییکردنەوەی دۆخەکە ئێوە وەکو تەبێژی حکوومەت وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلانێک هەیە یاخود جەناب دەزانی حکوومەت لە خۆیەوە بڕیاریوانادا پشت بە ئەو ڕکۆمەندێشانە یان ئەو تەوسیاتانە و ڕاستپاردانەی لیژنەی ئیستیشاریە کە هەمووی پسپۆری ئەو جۆرە نەخۆشین پێشکەش بە وەزارەتی تەندروستی دەکەن وەزارەتی تەندروستی دەدات بە لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا ئێمە لەسەر ئەساسە بڕیار دەدەن بەڵام دیسانەوە ئێمە وەکو حکوومەت و باسم کرد بابەتی جموجۆڵی ئابووری تەنها لە هەرێمی کوردستان نییە یان ئەو کێشە و گرفتە بەرۆکی تەنها هەرێمی نەگرت و هەموو ناوچەکە بە دەوڵەتی پێشکەوتوو یان دواکەوتوو بۆیە ئێمە سەرابای ئەوەش هەندێک ڕێکار حکوومەت کردوێتی هەندێک بڕیاری داوە کەوا بتوانین ئێمە دوای ئەو قۆناغا کە بەرپرسایەتی لەسەر شانی ئەمڕۆ ئی هاوڵاتیە واتە بەرپرسایەتی فەردیە لە خۆپاراستن لەو پارێزی گرنگترین فاکتەرە بۆی ئێمە لەم قۆناغا بەشێو لە شێوەکان هەم تا کەم کۆمەلگە سەلامەت بێت بەڵام دکتۆر تۆ بە هاوڵاتیەک ئەم قسانە بکەیت دەڵێ باشە سەرچاو ڕازین بە قسەکان بەڵام کاکە لە هەرێمی کوردستان ڕێکارەکان لە شارێک بۆ شارێک جیاوازە لە شوێنی گەشتیار قبول دەکات دەرگا کراوەتەوە هۆتێلەکان پڕن لە گەشتیار لە شوێنی تر قەلەغەیە وەسەبارەت بە هاتنی گەشتیار بۆ نمونە هەولێر ئەگەر وەک نمونەوەرگرینەوە گەشتیار لە ڕێی فڕۆکەخانە دێ بەڵام کاسبکارێک کە پاسی هەیە یان سایق تەکسی دەڵێ ڕێگە بە من نادەن گەشتیار ئەمەوە ئەوە ئەسڵ نییە ئەو بابەتە هەر کەسێک کە ئێمە بێ ڕێکارەکان ئەبێ پشکنینی خۆی لەگەڵ بە یان لێرە پشکنینی بۆ ئەکرێ ئەمە ینی بڕیارە چ لە فڕۆکەخانەکان بێ یان چ لە ڕێگای وشکانی بێ لە ڕێگای ئەو بازگانەی کە لە نێوان ئێمە و عێراق هەیە هەر کەسێک ئەو مەرجانەی جێبەجێ بکات ئاساییە. کێشە و گرفتی بەشێکی زۆر لە کاسبکارانی نێو هەرێمی کوردستان مانگەیاندا ئەنجومەنی وەزیران کە باسییان لەوە دەکرد ماوەی 6 مانگە کەسابەتیان وەستاوە کە نوێنەری هۆتێلەکان، پاسەکان، تەکسیەکان، نووسنگەکانی گەشتیاری خاوەن گەراجەکان بوون. ئەوان دەیانگوت پێویستە ڕێکارەکانی تەندروستی بۆ خۆپارێزی لە کۆرۆنا کراوەنەوەی بەخۆدا ببینێت تۆزێک ئاسانکاری بکرێت تەنانەت ینی ئەوەی کە بەسیت بێ هاتوچۆ لە نێوان پارێزگاکان بکرێتەوە. وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لە وڵامی کێشەکانی ئەوان گوتی حکوومەت گرنگی و بایەخ بە تەندروستی هاوڵاتیان دەدات. بەداخەوە بەشێک لە هاوڵاتیان پابەندی خۆپارێزی نین. ئێستاش گوێ بەوە نادەن کۆڕۆنە بڵاو دەبێتەوە یاخود نا. لەگەڵ ئەوەی کە راپۆرتەکانی لیژنە تایبەتەکان دەگات بەدەستیان ئەو کات ئەنجومەنی وەزیران یان لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنە بڕیاری کۆتایی دەدات بەوەی کە دۆخەکە بەرەو کرانەوە بچێت یاخود وەک ئێستا بمینێتەوە. بەڵام گوتیان ئێمە دەمانەوێت دۆخی ژیانی هاوڵاتی و بژێوی ژیانیان باشتر بکەیت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.